سڵاوتان لێ عزیزانم، ئینشەڵا لەش ساغ و تەندروست و سەلامەتە بن. خۆشحاڵم لە لایڤێشتریشە لەگەڵتان نابم ئینشەڵا بە پشتیوانی خوای گەورە ئینشەڵا لە خزمەتتان نابین بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە ئینشەڵا چاوەڕێ بکەین هەتا عەزیزانمان ئەگەر و بەڕێزێک هات و هیوادارین ئەگەر دەنگمان هەیە بڵێ هەیە. کاکە موسلیم سڵاوتان لێبێ عەزیزم. کیتا سەڵام لە بەڕێزت. کاکە موسلیم سڵاوت لێبێ. یارا گوڵ دەستان خۆش بێ، زۆر سوپاس بەڕێزم، دەستان خۆش بێ یا ڕەبی، قەلبتان ساغ بێ ئینشائەڵڵا. تەبعاً پێشەوەی بێمە سەر لایڤەکە ڕێز و سڵاو خۆشەویستیم بۆ هەمووتان کە لەگەڵمانن و هەروەها پیرۆزبایشتان لێکەم کە وشەی تێپەڕ و بەکارهێنەر ئینشەڵا وەرتان گرتووەتەوە و لەبەردەستانایە. لەمڕۆ بەدواوە ئەبێت هەوڵدەن هێواش هێواش ڕیزبەندیەک عەلەلەقەل 20 15 20 هەتا 25 بەش بەدڵی خۆتان دیاری بکەن کە ڕیزبەندیەکی بکەن لە لای خۆتان، یعنی بە پلەبەندی ئەوەی کە خۆتان حەستان پێێتی و هێواش هێواش با بڵێن ڕیتینگەکەی داببەسێت هەتا ئەگاتە ئەوەی کە بە ناچاری لە کۆتاییە بچتە چ بەشێکەوە خوا نەخواستە ئەگەر حەلت نەما. باشە بەڕێزم، ئینشەڵا هەموو لایەکتان سەربەرز و سەرفراز و سەرکەوتووە بن، لەگەڵتان نابێن بە دڵنیاییەوە بشمان بورن ئەم ماوەیە بەڕاستی زۆر زۆر سەرقاڵین، هەم ئیشی کرێکاری خۆمان کە پێوەی خەریکین، هەم ئیشی دائیرە، بۆیە ڕەنگە وەکو پێویست نە لە ئینستاگرام نە لە یوتیوب زۆر وەڵامی پرسیارەکانمان نەدابێتەوە. سوپاستانەکەم کە سەبر و ئارامیتان هەیە لەگەڵمانە و بەردەوامن لەگەڵمانە. سوپاس بۆ هەموو لایەکتان. دەست پێ بکەین لەوانەی کە ئەوانەی نووسیانە دەنگ مشکلێ نییە. سوپاستانەکەم، قەلبتان ساغ بێ، مەمنونم. ئێستا دەست بە وەڵامدانەی پرسیارەکانەکەین. لێرە شەو هیوادارین تەنها یەک پرسیار بنێرن و کەمێ سەبر و تەحەمموڵتان هەبێت تا وەڵامە درێنەوە. باشە بە قوربان. ڤیڤێنس ئەڵێ 92.7 عام هەولێر ئەگەری زۆرە ئینشائەڵڵا بە پشتیوانی خوای گەورە. 95.4 ئەگەری کوێی هەیە لە دەرمانسازیەوە بێرە خوارەوە بۆ مایکرۆبایۆلۆجی و بۆ لەوانەیە پارالێلی ددانسازیش ئەمەلێکی هەبێت و پارالێل و شەڕەکە با بڵین شەڕە ڕئیسیەکەی کە دەست پێکات پارالێلی ئەسنان، زانکۆڵایینی دەرمانسازی، پارالێلی دەرمانسازی لێەوە ئیتر بە خوارەوە کێشە نابێ لە میعماری، لە مایکرۆبایۆلۆجی، لە پەرستاری و ئەوانە، بەڵام ئینشائەڵڵا لە سەردەلێکە ئەمەلی ئەبێت. بۆ خۆتان ڕۆح و دڵن کاکە محەممەد گیان ئەزیزن، برای گەورەی ئێمەن. سوپاستانەکەم. تلار خان سڵاو لە بەڕێزشت. خات و ناز سوپاس کاڵی کێشەی دەنگ نییە. لاراخانەڵە دەنگ هەیە، سوپاس بۆ تۆش. تۆڵا سڵاو لە بەڕێزت. لاراخان لە سلێمانیەوە لە خزمەتیاین. ئەها، یعنی مەبەست ئەوەیە لە سلێمانیت ئاگاداری ئەو حاڵەتە بم، چکە دەرەجە بەڕاستی جیاوازی هەیە. بەسە خۆش بێ وەڵا ئەوە فکرێکی باش بکە بەبیرت تێنامە و معەدەلەکەت 95.4 95.4 ئەگەر لە سلێمانی حسابی بکەین لە دەرمانسازی سلێمانی لە پارالێلەکەی ئەگەرت زۆرە و ئەگەرێکی نسبی 160 ئەتوانم بڵێم هەیە بۆ پارالێلەکەی، ئەبێ واز لە ددانسازی بێنین هەرچەندە لە پارالێلەکەی و ئەگەرێکی کەمی هەیە ئیتر لەوە بە دواشەوە بۆ پەرستاری و بۆ بێهۆشکاری و ئەوانە ئینشەڵا سوودی لێبینین لە 95.4ەکە. باشە مامۆستا گیان کەی زانکۆڵاین کارا ئەبێ؟ وەڵڵاهی کاکە ئەحسان گیان هاکاوتیان ئەکتیڤ بوو، بەڵام عادەتەن هەتا نزیکەی 3-4 ڕۆژێک تا تەڵەبە یوزەرنێم و پاسوۆرد و ئەو بابەتانەیە خۆی وەرەگرێتەوە. سەبرێکە گرن، دوای ئەوە ئینشەڵا بە کۆی گشتی من تەوەقوعەکەم لە چوارشەم یا پێنجشەم چوارشەم لەو دەورانە ئاکتیڤ بێ. خۆی عادەتەن 10 ڕۆژە
ئەگەر جمعە بۆ جمعە حساب بکەین 8 ڕۆژەکە بۆ لەوانەیە سێشەم چوارشەم لەو دەوروبەرانە ئەگەری ئەکتیڤبوونی ئەبێت ئینشاء الله. سڵاو لە کاکە حەمەکەلاری عەزیزم خاتوو گوڵ سوپاس کە ئەڵی دەنگ هەیە. ڕێبەری هەر لەگەڵ زانکۆڵاینە کە ئەکتیڤ بوو لە بەشی خوارەوەی بە PDF بۆتان دانراوە ئینشاء الله. پەیمانگەی تیشک لە سلێمانی پێت چۆنە بۆ هەلی کار؟ وەڵاهی تیشک بەشێکی باشە، بەڵام لە ڕووی هەلی کارەوە تۆزێک کێشەمان هەیە لەبەرەوەی ئەو شوێنانەی شوکاری تیشکەکەن کەمن، ینی هەموو خستخانەیەک ڕەنگە تیشک نەکات، بۆیە هەلی کاری تۆزێک چۆنەڵی لە قاڵب دراوە. باشە مامۆستا 61.42 هەیە، ئەتوانم بەشە توبێکان پڕ بکەمەوە لە مەحەت ئەبێ؟ وەڵی وەکو توانین ئەتوانی، بەڵام گرنگی ئەوەیە ئایا دێتەوە کێشەکەمان لەگەڵ ئەوەیانە بەڕاستی ئایا دێتەوە دەبێت ئەوەیان یەکلای بکەینەوە، چکە بەڕاستی ئەبێ لەوەیان دڵنیابینەوە کە هەیە وەرەگیرێ یا وەرناگیرێت چۆنە و چۆن نییە. باشە بە ڕێزەکەم مامۆستاکێ ڕێبەر بڵاو دەبێتەوە وچمان لەگەڵ ئاکتیڤ بوونا ئینشاء الله. شوێنی حوسێن سڵام وعەلەیکم سەلام وڕەحمەتوڵڵا. گوڵی سپی ئەڵێ بەڕێزم من لە ئێنستاش نامەم نات معدەلم 71.42 دەزانیسی چ بەشێک وەرەمەگرێ. وەڵا بەڕێزەکەم وەکو پێتم وت کێشەکەمان لەوەی ئەماوەی زۆر سەرقاڵم سەفەرم هەبووە ئینگۆ لە کەرکووک گەڕاومەتەوە دوسێ ڕۆژە لەوێن بە هەلی شوکاری تایبەت لەبەرەوە زۆر داوای لێبوردن نەکەین، ئەگەر وەکوتم لەوێ نەمانتوانیوێت وەڵام بدەینەوە وەکو پێویست. بەڕێزم 71.2 ئەگەر لە سنووری هەولێرابی بەشە توبیەکان لە کۆیە و تەقتەق و سۆران و شەقڵاوە ئیسفادەی لێ ئەەکەی لە هەولێریش بە ئێواران لە شیکاری پەرستاری ئەمەلێکی کەم احتیمالی هەیە، جگە لەوەش کۆلێژەکانی با بڵێن تەکنیکی کارژێڕی یان با بڵێن بەشەکانی تری وەکو پەروەردەی بنەڕەت کارژێڕی و ئابووری ئاداب لە هەندێک بەشی علوم لەوانە ئەتوانیت سود وەربگری. باشە بەڕێزم کۆسکۆ بایرۆک ئەڵێ 7.6 وەرئەگیرێم لە ڤێتەرنەری لە سلێمانی. وەڵاهی ئەمەلێکی باش هەیە ئینشاء الله، چونکە تەوەقعی دەرەجە دابەزینێکی کەم ئەەکەین ئینشاء الله ئەمساڵ، بۆیە ئومێدمان هەیە ئینشاء الله بۆ کۆ نمرەیە وەربژیرێیت. شەیما فواد ئەڵێ سەلام بێ زەحمەت باشی باسی بەشی خۆراکزانی و پارێزی بکە. خۆراکزانی و پارێزی ئەوەنەی معلوماتم لەسەری هەبووە تایبەتە بە خۆراک. بۆ نمونە ئەو بەڕێزانەی ئەو قسمە تەواوەکەن ئەو نەخۆشانەی کە عملیاتی قورسیان بۆ ئەکرێت یان عملیاتی زەخمیان بۆ ئەکرێت یان ئەوەتانی عملیاتەکان بە شێوازێکە پێویستی بە بەرنامەی تایبەتە بۆ خۆراک، یان ئەو کەسانی زۆر قەڵەون ئەیانەوە ڕزیمێکی تەندروست بکەن و لە ڕێگەی دکتۆرە و ئیش بکەن ئەوان سەرپەرشتی ڕزیمەکەیانەکەن، یا ئەوەتانی هەر کەسێک بۆ خۆی ئەوێ بەرنامەیەکی تایبەت بۆ خواردن و ئەو بابەتانەدا بنات ئەو کۆمەڵێک ئیش و کاری تریش. باشە بەڕێزم چێنەر جەبار لە مامۆستا گیان کۆلێجی سەرکردن چییە و چییە و چەنی ئەوێ؟ بەڕێزم ساڵی پار تەنها لە سلێمانی هەبوو 95 ویست بوو، ئەگەر ئیمساڵ لە دهۆکش بکرێتەوە کەمێک تەسیرەکە کەمەکاتەوە و احتیمالان بگاتە دەوروبەری 93 و ئەوانە ئینشاء الله سەرکردن ئەبیتە یاریدەدەری پزیشکی بەنجکردن لە ناو قاعەی عملیات و ئەو بابەتانەیان ئەو کەسانی پێویستان بە ئەشیعەگرتن و ئەو بابەتانە هەیە ئەبێت بەنج بکرێن هەندێکیان یا ینی ئەو بابەتانەیە زیاتر ساڵی عملیات و ئەو شوێنانەی کە بەنجکردن ئیشی تیا ئەکات. یارایگوڵ ئەڵێ مامۆستا تۆ پێت باشترە تیشک لە پێش بەشی ئینگلیزیەوە دابنێن یان لە دوای؟ وەڵای تیشک لە دوای ئینگلیزی دابنە. بەشە توبیەکانی وەکو پەرستاری و شیکاری و دەرمانسازی هەتا یاریدەدەری پزیشکی ددان ئەوانە لە پێش ئینگلیزیەوە دابنەی ئاساییە، بەڵام وەکو تیشک تیشک لە دوای ئینگلیزی دابنە باشترە. کاکە موسلیمجان وەڵام مامدایتەوە وتمان ئینشاء الله لەگەڵ ئەکتیڤبوونی زانکۆڵاین لە خوارەوە بە PDF ئەیدات. کاکە مستەفا ئەڵێت عەفوان سڵاو ئەگەر بزانی لە هەموو بەشێکی علوم کۆمپیوتەر یەکەم ساڵ
بەرز دەکریتەوە بۆ لۆ سۆفتوێر یان بەس لە هەولێر وایە سەرکەوتوت وەڵا بەڕێزەکەم ئەوەنەی من بزانم ئەڵێ بەشی کۆمپیوتەر ناڵێ لە هەولێریان لە سلێمانیانە دهۆک ئەڵە کۆلێژی زانست بەشی کۆمپیوتەر ئەچێتەوە سۆفتوێر باشە برا کاکە حسان ئەڵێ دەنگت کەمە ببوورە وەڵاهی جا بەمایکەوە قساکەین ئەوەی کە لە گەڵ کامیرەکەی ڕاتە کامیری تایبەتە کامیری لاپتۆپیش نییە ئەگەر دەنگەکە زۆر زۆر کەمە ئاگدارم کەنەوە با تۆزێک دەنگم زیاتر بەرز بکەم بۆ ئەوەی بتوانن باشتر گوێتان لێم بێت ئەزیەت نەبێت کورسی ئەندازیاری پرۆگرامسازی زیاد کراوە کاکە محەممەد گیان وەڵاهی نازانم من نەمبیستووە هیچ کورسیەک زیاد بکرێت تەنها ئەوەی کە زیاد کراوە کردنەوەی بەشێکی پرۆگرامسازیە لە ڕانیە لە زانکۆی ڕاپەڕین ئەگەر مەبەست ئەو شێوازە زیادکردنەیە بەڵێ لە وێنانە ئەو قسمە ئەکرێتەوە ئینشاڵڵا مای هۆپەڵێ 91.1 زانستی چ بەشێک باشە بەڕێزم پەرستاری بە ئەمەریشکەم پارالێلی احتیمالە وەرگێت دوای ئەوە شیکاری یان بایۆلۆجی پزیشکی ڤێرتەرنەری لە بەش ئەندازیارەکان ئەندازیاری شارستانی لە کۆیە پرۆگرامسازی پڕ بکەرەوە ئەگەر لە سنووری هەولێرای ئەگەر لە سنووری سلێمانیای پرۆگرامسازی ڕاپەڕین ئەویش ئیسادی لێکە ئینشاڵڵا علوم ئایتی علوم کۆمپیوتەر ئەوانە ئەتوانی سوودیان لێ ببینیت گوڵ ئەحەفۆن بلاک ئەڵێ مامۆستا من 69.7 هەیە بەشی پەروەردەی کیمیا لە زانکۆی سلێمانی وەرم دەگرێت خۆم لە سلێمانیم پەروەردەی کیمیا لە سلێمانی ئەگەر سەیرێکی بکەین پەروەردە کیمیا سلێمانی 7.431 بەڕێزەکەم ئەمەلت هەیە بە تایبەتتر ئەگەر پۆلی 11 دەرەجەت بەرزکاتەوە ئەگەر کردیت دەرەجەت بەرزکاتەوە بە ئەکید سوودێکی لێ ئەبینیت و ئێستاش ئەمەلت هەیە بەڵام ئەمەلەکە ئەو کاتانە زیاترە بێ مامۆستا چۆنتان خۆمان ڕزبەندی بۆ خۆمان بکەین ئەها وەڵاهی ئەو پرسیارێک گەلێ جوانە ئایا چۆن بتوانین خۆمان ڕزبەندی بۆ خۆمان بکەین طبعاً ڕزبەندیکردن زۆر ئاسانە کۆنمرەکەت چەندە حەزت بە چییە ئەو پێشبینیانەی بۆ ئەو دەرسانە هەتا بۆ ئەو بەشانە هەتا لە چ ئاستێکایە دێم بەپێی دەرەجە و بەپێی حەزی خۆم بۆ نمونە معدلم 90 دێم هەندێک قسم کە حەزم پێ لە سەروی دەرەجەکەی خۆمەوەیە بۆ نمونە هەتا 5 دەرەجەش جیاوازی هەیە ئاساییە بۆ نمونە دێم لە دەرمانسازیەوە دەست پێ ئەەکەم دەرمانسازی ئەنووسم مایکرۆبایۆلۆجی پزیشکی ئەنووسم پەرستاری ئەنووسم شیکاری ئەنووسم بەو شێوازە بە ڕزبەندی دەرەجەکان و حەزەکانی خۆما دێمە خوارەوە یا ئەوەتانی بەشێکم زۆر زۆر حەز پێیە دێم یەکەم هەڵبژاردن ئەینووسم بەڵام کاتێک لە 180 حەزت بە بەشێکە یەکەم مەینووسە ئەو بەشانەی 100% حەزت پێیەتی ئەوانە بنووسە لە سەرەتایە باشە یعنی بەکۆی گشتی تۆ ئەبێت تەوازنێک دروستکەی لە بینی حەزەکانی خۆت دەرەجەکەت ئەو کەشوهەوایی کە لە دەوروبەرەکە و لەو ساڵەیە هەیە یعنی وەکوتم 5 دەرەجە سەروی خۆت ئەو دەرەجانەی کە لە نزیشی خۆتن هەتا باوڵێندە دەرەجەش خواری خۆتەوە دێم ڕزبەندیەکەم لە 50 بەشە بە شێوازێک کە بتوانم ئەو بەشانی کە حەزم پێ و ئەو بەشانی ئەمەوێت و لە حەز و خولیا و ئارەزوی خۆمەوە نزیکە ڕزبەندیەکی بۆکەم بەپێی ئەوەی کە چۆن بڵێم حەزەکانی خۆم ئەیخوازێت لەگەڵ ئەوەش دەرەجەکانی خۆم ئەیخوازێت من معدلم 75 بچم کولی علوم ئایتی و ئەوانە بنووسم یان بۆ نمونە بچم پرۆگرام سازی بنووسم معدلم 80 بچم بۆ نمونە پرۆگرام سازی بنووسم کە 95 و 97 بۆ هاتۆتەوە نه دێم ئەو دەرەجانە ئەو قسمانە ئەنووسم کە لە نزیشی خۆمن بەڵام ئاگادار بن دائیمەن ئەو بەشانەی کەمێک دەرەجان لە تۆ بەرزترە لە پێشترۆ بینووسە ئەگەر حەزیشت بۆ هەیە ئەوە باشتر کاکە مسلیم وەڵامی بەڕستماندایەوە کاکە کۆسکۆ وەڵامی بەڕستیشماندایەوە
کاکە مستەفا وەڵامماندایەوە وتمان سۆفتوێر زیاد نەکراوە. سڵام مامۆستا بێ زەحمەت. کاکە محەممەد تاسین ئەڵێ 7.1 ئەگەری هەیە پارالێل زانکۆی سۆران علوم کۆمپیوتەر یان کیمیا وەرم بگرێت. علوم کیمیا یان کۆمپیوتەر لە سۆران. طبعاً علوم کۆمپیوتەر لە سۆران ساڵی پار 72.167 وەرگرتووە و 66.534 پارالێلەکەی بووە. کیمیای سۆرانیش 73.832 بووە و پارالێلەکەی 68.7 بووە. کەواتە بەڕێزت کە پرسیاری علوم کیمیا یان کۆمپیوتەر بە پارالێلەکەی من ئەڵێم ئینشاءالله بە زانکۆڵایەنیش بەتایبەت لە کۆمپیوتەرەکە لە بەڕێستەوە نزیکە چکە 7.1 ئەو 72 تقریبا وەرگرتووە بەپێی ئەو داواکاریانەی لەسەرێتی نازانین چۆنە بێت، بەڵام بە ئەکید ئینشاءالله بۆ پارالێلەکەی کێشەم نابێ لە هەردووکیان. ئەوانەمان وەڵامدایەوە. چێنەر جەبار مامۆستاجیان پرۆگرامسازی باشترە یان تەلارسازی؟ وەڵا ئەکید پرۆگرامسازی. تەلارسازی زۆر باشە، بەڵام کێشەی ئەوەی ئێستا لەم سەردەمەیە لە کوردستانە داخراوە، ئیشی کەمە، زیاتر ئەبێت لەگەڵ کۆمپانیاکانی دیزاینی ناوخۆی و ئەوانەیە ئیش بکەین، بۆیە پرۆگرامسازیەکە هەستەکەم باشتر بێت. باشە 91.1 زانستی چی بەشێک باشە؟ مایهۆ وەڵامماندایەوە وتمان لە پەرستاری و شیکاری و بایۆلۆجی پزیشکی و شارستانی و ئایتی و ئەوانە توانی سوود ببینیت. بلاک وەڵامماندایەوە، هۆپ وەڵامماندایەوە پرسیارەکەی دووبارەیە. خاتوناز ئەڵێ 6.5 بە پارالێل پەروەردەی بنەڕەت لە زانکۆی سلێمانی وەرم ئەگرێت. پەروەردەی بنەڕەت چ بەشێک؟ ئەوە گەهینرە. بۆ نمونە لە پەروەردەی بنەڕەت لە زمانی ئینگلیزی لە سلێمانی بە ئەکیدی لە کۆنەورەکەی بەڕێستەوە دوورە. لە ڕاپەڕین بە ئێواران ئەتوانیت سوود لە زمانی ئینگلیزی ببینیت ئەگەر چە بە سلێمانی بیت، و زمانی عەرەبی کێشەر نییە، هەرچەندە لە خودی سلێمانیان نیە، لە هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینا هەیە ئەتوانیت سوودی لێ ببینیت. زمانی کوردی ئەتوانیت بە پارالێل عەفوەن بە ئێوارانەکەی سوودی لێ ببینیت، لە ڕاپەڕین بە هەمان شێوە. ماتماتیک لە سلێمانی ئەتوانیت سوودی لێ ببینیت. زانستی کۆمپیوتەر بە ئەگەرێکی کەم لە ڕاپەڕین، و زانستی کۆمەڵایەتیەکان کە تایبەتە بە وێژەیی، نازانم بەڕێز وێژەیی یان زانستی، لە سلێمانی ئێوارانەکەی ئەتوانیت سوودی لێ ببینی ئەگەر وێژەیی بیت. لە پەروەردەی تایبەت بە پارالێل لە سلێمانی ئەتوانیت سوود ببینیت. لە باخچەی مناڵان بە پارالێلەکەی ئەگەر هەیە و ئێوارانەکەی ئینشاڵڵا زیاتر. لە جوگرافیاش بە هەمان شێوە. ئەو بەشانە بوو کە لە بنەڕەت ئەتوانی سوودیان لێ ببینی ئینشاءڵڵا. کاکە موسلیم وەڵاممان داوەتەوە. ئەمە ڕێزانە هەمووی پرسیارەکانیان دووبارەیە. کاکە سەمیر ئەڵێ مامۆستا ئەگەر سبەی بڕۆمە فۆرمی وەرزشی لە زاخۆ پێویستی بە وشەی تێپەڕ دەبێت یاخود نا؟ وەرم نەگرتووە. نا، باوەڕ ناکەم کێشت هەبێت، چونکە ئەوە شتێکی ترە و داخلی سیستمی زانکۆڵاین نابێ. ئەو فۆرمە بەس بۆ ئیختیبارە و ئینشاڵڵا ناوی خۆی لێبێنە و بڕۆ. شێنە حوسێن ئەڵێ مامۆستا من بۆ زانکۆ 63.3 هەیە، دەڵێن پار مامۆستای ئینگلیزی ئەو دەرەجەی منی وەرگرتووە، ئایا ئەم ساڵ وەردەگیرێم زانستی؟ بەڕێزم تەبعاً بەڕێز بەس بە پارالێل ئەتوانی پارالێل و ئێواران ئەتوانی تەقدیم بکەی. سەبارەت بە مامۆستای ئینگلیزیش لە پەروەردەی بنەڕەتی با بڵێین ڕاپەڕین لە ئێوارانەکەی ئەتوانیت، لە هەڵابجە ئێوارانەکەی ئەتوانیت، لە سلێمانی ئەگەری کەمە وەکو پەروەردەی بنەڕەت.
وەکو پەروەردەش لە سلێمانیە لە خودی سلێمانیە نیمانە بەڵام لە گەرمیان و ڕاپەڕین هەردووچی لە ڕاپەڕین ئێوارانەکەی ئەمە لە تێ لە پەروەردەی قەڵاتزێ لە گەرمیانیش کەمێک ئەگەرەکەی کەمترە. بەڵێ شوێنێخانەوە وەڵامەکانماندایەوە 7.1 وەڵامماندایەوە کاکە محەممەد شەیمە فواد پرسیارەکەی ڕێژ کردوێتەوە کاکە موسلیم ڕێبەر لەگەڵ زانکۆڵاینە بە PDFدا ئەندرێت کاکە بلاک وەڵامی بەڕێزماندایەوە وتمان لە زانکۆی سلێمانی پەروەردەی کیمیا بە دووبارەش لەبەر خاتری جەنابەت نەوەک گوێ لێ نەبوو بێت سلێمانی پەروەردە کیمیا 64 وەرگرتووە بە پارالێل و 7 وەرگرتووە بە زانکۆڵاین بەڕێزە 69ەیە زیاتر لە پارالێلەکەیەوە نزیشیت گۆڵە پرسیام ساڵ دەرەجە دابەزێت ئینشاڵڵا ئەگەری دەرەجە دابەزین هەیە بە پشتیوانی خوای گەورە مای حکومە وەڵام داوەتەوە بلاک جارێ دیکە پرسیارەکەی کاکە حسانجان وەکوتمان تەوەقوعەکەین لە سێشەم و چوارشەم بەدواوە ئینشاءڵڵا ئاکتیڤ ببێت کاکە مستەفا جوابمان داوەتەوە سڵاو ئەگەر بزانین لە هەموو بەشەکانی ئەلۆم کۆمپیوتەر ئەومە وەڵام داوەزمان نووسراوە بەشی کۆمپیوتەر ئەفرا ئەڵێ 84 زانستی هەولێر چ بەشێکی پزیشکی باشە دەرمانسازی پەرستاری شیکاری سێ بەشی زۆر باشن ئەتوانی سوودیان لێ ببینی و هەرسێکشی دەرمانسازەکە دەبێت چاوەڕێی دەرەجە دابەزینکەین ئەوانەی دیکە ئینشاڵڵا ئەگەری وەرگرتنت هەیە کاکە شکار کارزانە فەرمێن سڵاو کاک سروود دەستخۆش پرسیارێک عەزیەت نەبێ بۆ زانکۆ ئەهلیەکان دەرەجەی کوردی و عەرەبی حساب ئەکرێ بۆ بەشی هەندەسە بۆ خوایە زۆر دڵنیا نیم لەو چکە معلوماتم لەسەر ئەهلیەکان نییە و بەڵام ئەوانش لە سیستمێکان کە هەر وەزارەتی فەرمی باڵا سەرپەرشتێکا وا بزانم بۆ ئەوانش کێشە نییە تەریکردنەکەی کوردی و عەرەبی باشە بەڕێزم سەمیر عەبدولوەهاب ئەڵێ کاکە سەمیر وەڵاممان دایتەوە وتمان ئەتوانی بڕۆی پێویستت پێی نییە مامۆستا ئەندازیاری کۆمپیوتەر و پرۆگرامسازی جیاوازیان چییە و کامیان باشترە طبعا ئەندازیاری پرۆگرامسازی باشترە ئەندازیاری کۆمپیوتەر ئەگە ئەندازیاری بێ ئاگادار بە زانست نەبێ زیاتر لە چاکردنەوە و هەندێک بەرنامە ئەو بابەتانە زیاتر خۆی بینێتەوە پرۆگرامسازیش دروستکردنی پرۆگرام و بەرنامەیە بۆ ئیش و کارکردن ڕۆلێک سەڵێمە وەڵامماندایەوە بێدەنگمان کردووە بەڵام دیارەشتا سوودی نییە لاڤۆ پرسێت 85 دەبێت ئەو 85 پرسیارەکەی چی بێت دوایی کردێتی بە 85.9 نەزانی مۆزوعەکەی چیە ئەگەر ئەزێت نەبێت پرسیارەکە بە دوور و درێژی بنووسی زۆر سوپاس دەکەین باشە بەڕێزم 91.1 ئەگەری سەرکردنی هەیە نەخێر زۆر زەحمەتە تەوەقعم وانێ ئەگەر لە سنووری دووەکا بیت ئەم ساڵ بکرێتەوە ئەگەرێک هەیە بەس لە سلێمانی زەحمەتە کاکە موسلیم ئەپرسێت مامۆستا 80.5 لە ئەندازیاری نەوت لە کۆیە ئەگەری هەیە 80.5 لە ئەندازیاری نەوتی کۆیە با بزانین ئەگەرەکان چەندن بۆ ئەو پرسیارە کۆیە ئەندازیاری نەوت 79.36 وەرگرتووە ئینشاءڵڵا ئەمەلت بۆ وەرگرتن زۆرە بە پشتیوانی خوای گەورە کاکە کۆسکۆ وەڵامەکەمان جوابدا وتمان ئەمەلەیەکت هەیە ئینشاءڵڵا بلاک وەڵاممان داوەتەوە کاکە موسلیم وەڵاممان دایەوە کاکە مستەفا وەڵاممان داوەتەوە بەداخەوە پرسیارەکان خەریکە هەمووی ئەبێتەوە بە دووبارە گەورەترین کێشەمان لەگەڵ ئەو بابەتە هەیە
مامۆستا 77.4 پەیمانگەی دەرمانسازی وەری دەگرێ. وەڵاهی کاکە ئەحسانجان ئەمەلی کەمە، ئەگەر بە ئێواران ئەویش ئەگەر لە سنووری هەولێر بی لە سلێمانی ئەو هەر زۆر زەحمەتە، بەڵام لە سنووری دووهۆکە چۆنەڵەی ئەگەرەکان باشترن. نمرە چەندێکدا ئەبەزێت؟ وەڵی بە بەشە گۆڕێت، تەوەقعەکەم لە چەند پۆینتێکەوە تا 2 دەرەجە ئەگەری دابەزین هەیە لە نێوان دەرەجەکانە. کاکە موسڵیممان جواب داوەتەوە، کاکە ئەحسان وەڵامماندایەوە. ئۆمێ عەفوەن شیراز قادر ئەڵێ مامۆستا پەیمانگە پزیشکیەکان هەلی کاری باشە یان ئینگلیزی؟ وەڵاهی ئەتوانم بڵێم هەرچیان لە یەک ئاستان، چکە بە 2 ساڵی داهاتوو پزیشکەکانیش هەلی کاریان زیاد کەمە بێتەوە، لەبەرەوە تەوەقعەکەم لەگەڵ ئینگلیزیە هاوشانی یەک بن. مامۆستا ئەگەر کەسێک 85 هەبێت تا چەند دەرەجە بەرزتر بەشێک دابنێت؟ بۆ نمونە شتێکی ئاسایی دەبێت بەشێک دابنێت 92. وەڵام من قەناعەتم وایە تا 92 ئەتیادی بێت، 91-92 دابنێ، چکە ساڵی پار ئێمە تقریبەن 10 دەرەجە فەرقمان داهانا. لەبەرچی؟ چکە ئەگەرێک هەبوو بۆ دەرەجە دابەزینێکی قوتوپڕ هەروەکو بینیمان قسمی وا هەبوو تا 12 دەرەجەش دابەزی. بۆیە تۆ لە ڕیزبەندەکە ئەگەر حەزی خۆتە با 94ش بێ، با 95ش بێ، هەڵی بژێرە، مشکلت نییە. ئەگەر قسمت بوو ئەوە بەشکل ناوت لێ بێتەوە. باشە بەڕێزم؟ مامۆستا ئەگەر کەسێک 85 هەبێت تا چەند دەرەجە بەرزتر وەڵامماندایە وتمان هەتا 10 دەرەجەش ئاتیادیە. کاکە موسڵیم ئەگەری وەرگرتنەکەت هەیە ئینشاءالله. ئەوانەمان هەمووی جواب داوەتەوە. پەری ئەڵێ 95.2 دەرمانسازی سلێمانی وەری ئەگرێت. خۆم لە سلێمانیم، وەڵاهی ئەگەرە یعنی ئەتوانم بڵێم هەتا 165ش ئەگەری وەرگرتنی هەیە بە پشتیوانی خوای گەورە. ئەفرا وەڵامماندایەوە وتمان پەیمانگەی تەکنیکی پزیشکی دەرمانسازی بێت یاخود پەرستاری بێ شیکاری بێت ئەتوانی سوودیان لێ ببینی. گوڵ ئەپرسێت مامۆستا معدەلی 7.570 دەقی زانستی چ کۆلێژێک لە کۆیە ئەگەری وەرگرتنی زۆرە، بۆ پەیمانگاش چ بەشێک ئەگەر ئەزێت نەبێت؟ هیچ ئەزێت نییە بەڕێزەکەم. لە کۆیە تۆ بوو هەندەسەکەی لێ دەرکە تقریبەن ئەوانەی دیکە هەمووی ئەگەر بێت و سەیریکەین هەتا علومیشی زانست لە کۆیە، زانست کیمیا لە کۆیە 67 وەرگرتووە، زانست بایۆلۆجی لە کۆیە 80 وەرگرتووە، ینی کەواتە 3 بەشی لێ دەرکە کە بەشەکانی علوم بایۆلۆجیە ئەو میدیکال مایکرۆبایۆلۆجیە، ئەندازیاری شارستانیەکە ئەندازیاریەکان تقریبەن ئەوانە با بڵێن بەعام زائیدەن ئەو طبعامەکەی کە لێتی ئیتر باقیەکەی دیکەی لە علوم کیمیاوە بەرەو خوارەوە کلینیکال سایکۆلۆژی و ئەوانە هەر هەمووی ئەتوانی وە کلینیکال سایکۆلۆژیش بەشێکی زۆر زۆر باشە لە پەیمانگاکانیش هەموو پەیمانگاکان بە پزیشکەکانی شەو ئینشاڵڵا لە کۆیە بە زانکۆڵاین وەرئەگرێت. کاکە موسڵیم و کاکە مستەفا بلاک ئەوانە هەمووی وەڵاممان داوەتەوە. پشتیوان 09 ئەڵێ سڵاو ئەگەر تەڵەبەیەک ویستی ئەم ساڵ بیکاتە تەحسین معادل کێشە نابێت ئەم ساڵ کۆدی زانکۆڵاین وەرنەگرێت؟ هیچ کێشەیەکی نییە، تۆ کۆدە بەس بۆ داخڵبوونی زانکۆڵاینتە، ئەگەر داخلی زانکۆڵاینیش بووی ناتوانانی تەحسین معادل بکەیت، کەواتە هیچ کێشەیەکت نییە، بەڵام وەریگرە لە ساڵی داهاتوو بە هەمان کۆد داخڵ نابیتەوە، لەبەرەوە وەریگری باشترە. بلاک وەڵاممان داوەتەوە. کاکە موسڵیم ڕۆلەکس پرسیارێکی کەمێک گۆڕانکاری تیا کردەوە لە پرۆگرامسازی و توب ئەسنان و سەیدەلە. ئەتوانم بڵێم پرۆگرامسازی سەیدەلە توب ئەسنان ئەوە قەناعەتی منە. داتاکان بڵاو ناکرێتەوە بەڕێزم، داتا کاتێک بڵاوەکرێتەوە کە هەموو تەڵەبە ناوی لە قسمەکان هاتەوە، هەر کەسێک وەرگیرە هەمووشت تەواو بوو، ئەمجا ئەزانی داتا و زانیاریەکان چۆنن. تەلار ئەڵێ سڵاو من 76م هەیە بە پۆلی 10 و 11 دەبێتە 78
بەشێک باشە وەرم ئەگرێ لە هەولێر. وەڵاهی بەڕێزم 78 لە ئێوارانی شیکاری نەخۆشیەکانەوە احتیمالی ئێوارانی پەرستاریشت هەیە باخەکەی دیکەی با بڵێن سەرکردنەوە تیشکە و پشکنینی چاو و یاریدەدەری پزیشکی ددانەوە ئەوانە هەمووی ئەتوانی سودی لێ ببینی. باشە بەڕێزم لە غێری ئەوانش کۆلێژەکان لە کولی علوم بایۆلۆجی و کیمیای لێ دەرکا لەگەڵ کۆمپیوتەرە با بڵێن هەندەسیەکان ئەوە هەمووی لێ دەرکە چکۆ معادلی لە 80 کەمترە ناتوانانی هەڵیامژێری و تۆپێکانیش بە هەمان شێوە پەروەردە و پەروەردەی بنیات و کارژێڕ و ئابووری ئەوانش ئەتوانی سود لە هەمویان وەربگریت. کاکە موسلیم وتمان ئەگەری هەیە و کاکە پشتیوان شتمان ئاسایی ئەگەر وەری نەگریت. کاکە حسان وتمان ئەو کۆنمرەیە کەمێک زەحمەتە ئەگەر لە دهۆک بۆ ئێوارانەکەی ئەمەلێکی هەبێت. ئەمانە هەمووی پرسیاری دووبارەن. پشتیوان کاکە مستەفا وەڵاممان داوەتەوە. ئەم پرسیارانە هەر هەمووی دووبارەیە. 95.4 سەیدەڵی هەولێر وتمان ئەگەری هەیە ئەگەرەکە ئەتوان بڵێم هەتا نزیکەی 170 بۆ 75 ئەبێت ئینشاڵڵا ئومێدی وەرگرتنی هەیە. مامۆستا 74 بەڵاممان داوەتەوە. ئەمانە هەر هەمووی فەقێ ئیسماعیل ئەڵێ سەلام عەلەیکوم وعەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکات. 77.4 هەبوو دانیشتووی هەولێرم بە دەرەجەی 10 بۆ 81.4 هەر لە هەولێر مەحەک پەرستاری گشتی وەرم دەگرێ بۆ بەکردیتەوە بووە 82.4 تەربیە ئینگلیزی وەرم ئەگرێ. جوانە. بۆ پەرستاریەکە پەرستاری هەولێر 81.429 وەرگرتووە کەواتە ئەمەلێکی باشت هەیە ئینشاءڵڵا و پەروەردەش ئینگلیزی وەکو پەروەردە 80.8 وەرگرتووە کەواتە ئەمەلێکی باشت هەیە ئینشاءڵڵا و لە زمانەکەی کەمتری وەرگرتووە کە 77.4 و لە بنەڕەتیش ئینگلیزیەکە لە هەولێر 75.2 وەرگرتووە کەواتە بەکۆی گشتی ئینشاءڵڵا لە هەردوو بەشەکە ئەمەلی وەرگرتنت ئەبێت بە پشتیوانی خوای گەورە. باشە ئەوانەمان هەمووی جواب داوەتەوە. تووشی ئەو کێشەیە بووین کە وەڵامی دووبارە لێمان تێکەداتەوە. مەڕوان جۆهان ئەڵێ 95.6 لە سلێمانی ئەگەری چەندە بۆ دەرمانسازی تا 165 بۆ 70 دەمێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. هاوکار شادۆ ئەڵێ برام پەیمانگەی تەکنیکی سلێمانی زانستی کۆمپیوتەر ئایتی هەردووکی بڕوانامەی بەکالۆرس وەردەگرێت وایە؟ بەڕێزم پەیمانگە نەخێر پەیمانگە واتە دبلۆم. کۆلێژی ئینفۆرماتیکی سلێمانی ئەو بەکالۆرسە دات. ئەحمەد خۆشناو ئەڵێ تکایە مەعهەد ئایتی شەقڵاوە دێتە خوارەوە تکایە دەرەجەم 60.8 60.8 ئەگەر سەر بە هەولێر بیت زۆر باشە. شەقڵاوە ئایتەکەی 61.737 و بەڕێزیشت معدەلەکەت 60.8 ئەمەلێک هەیە ئینشاءڵڵا سوودی لێ ببینی بەڵام پێویستە ئەو دەرەجەیەت بە کردیت بێ ئەگە بە کردیت بەرزیکاتەوە ئەوە باشتریشە بێ. سنۆفلێک دەرمانسازی گشتی دهۆک 96 بووە ئەقساڵ ئەگەری هەیە بێتە 95.7 وەڵا ئیشەڵا ئەمەلمانەیە هەتا 95 بێت بە پشتیوانی خوای گەورە. شادیار ڕەمەزان نمرەی 67 زانستی بەشێک وەری دەگرێ. بەڕێزم ئەگەر لە سنووری هەولێرا بیت لە پەیمانگە پزیشکیەکان لە دەوروبەرە ئەتوانین بە زانکۆڵاین ئەوە ئەشتوانی بە پارالێل سوودیان لێ ببینی. پەروەردەکان پەروەردەی بنەڕەت
ببورن غیری ئینگلیزی و ئەو بابەتانە ئەتوانیت سوودیان لێ ببینیت جگە لەوانە لە پەیمان ببوورە لە کۆلێژ تەکنیکی کارژێڕی کار لە وەکوتمانی ئیدارە اقتصاد لە زۆر شوێنیکە ئەتوانیت بۆ کۆنمرەیە سوود ببینیت. کاکە مەڕوانمان وەڵام داوەتەوە کاکە پشتیوان وتمان کێشەی نابێ ئەتوانێ وەری نەگرێ. کاکە هاوکار وتمان ئەوەی بڵێ پەیمانگە واتە شەهادەی دیبلۆمە ئەگەر وتمان کۆلێژ واتە بەکاری ڕێستە. وەڵاهی 52 عادەتەن ساڵانە لە شەقڵاوە لە مێرگە سوور لەو شوێنان لە خەبات خۆی نابێت لە 55 کەمترەکە بێ بەڵام هەندێک بەش هەیە هەندێک جار لەبەری کورسی پڕ نابێتەوە یارمەتی ئەو تەڵەبانەدا ئەگەر وەریان بگرێت. کاکە ئەحمەد خۆشناو وەڵامماندایەوە وتمان ئەگەری هەیە ئینشاءالله بەهزاد گۆران ئەڵێ چ بەشێکی طبی باشە لە دهۆک جگە لە مەعهەد بە کۆنمرەی 82. وەڵاهی بەڕێزم ئەگەر ڤێرتەرنەری بەشێکی زۆر زۆر باشە بە من لە عەفوەن ئەگەر بۆ نمونە پەرستاری وەرگرین لە شێخان بە پارالێلەکەی باشە ئەتوانی سوود ببینیت. شیکاری نەخۆشیەکان لە شێخان ئەتوانیت لە تەکنۆلۆژیای تاقیگەی نۆژداری سوادە بکەیت. ئەمساڵ تەکنۆلۆژیای پزیشکی ددا نەکرێتەوە ئەویش بەشێکی زۆر زۆر باشە ئەتوانیت سوودی لێ ببینیت. غەیری ئەوە تەندروستی گشتی بە زانکۆڵاین ئەتوانی سوودی لێ ببینی بەشێکی زۆر زۆر باشە. ئەوانەی دیکە تقریبا لە سنووری دۆکە ئەو قسمە طبیانە وەکو کۆلێژ ئەتوانی سوودیان لێ ببینی. کاکە هاوکار و کاکە محەممەدکەی زانکۆڵاین کارا دەبێ بەڕێزەکەم تاوەقعەکەین لە سێشەم و چوارشەم زۆر زۆر دوا بکەوێت تەوەقعی یەکشەمی داهاتوەکەین بەڵام تەوەقع مایە سێشەم یا چوارشەم ئینشاڵڵا ئەکتیڤ ببێ بەپێی ئەوەی کە یوزەرنیم و پاسوەرد تەوزیعکراوە هەموو شتەکانەوە بوو ئینشاڵڵا سوودێکی لێ بێت ئەبینن و زوو کارابێ بۆی لەو دۆڵەیە ڕزگارتان بێ. ئەوانەمان وەڵام داوەتەوە. کاکە ئەحمەد دەپرسێ مامۆستا تکایە 96 سەدا چەند ئەگەری سەرگەلەی سلێمانی بە پارێزگا هەیە؟ 96 بۆ تقریبا ئەتوان بڵێم هەتا 175 هەیە تا نزیکەی 175 هەیە ئینشاءالله. ئەوانە کاکە ئەحمەد کیتاڵێ ئایتی پارالێلی سلێمانی و دوکان بەڕای ئێوە ئەبێتە چەند؟ ئەگەر سەیری ئایتی بکەین لەو دوو شوێنەیە سلێمانی پەیمانگەکەی 68.2 تەوەقعی هەتاکو نزیکەی 67 ئەەکەم بێتە خوارە 66 و 67 لەو دەورانە و بۆ دوکانیش کە 62.9 هەتا 62 ئەگەری دابەزینی هەیە لەوانەشە بگاتە 61.9 ئەوانە. بەڵێ بریوەڵە مامۆستا لە معدەلی 95.3 ئەگەر دەرمانسازی وەری نەگرێ لە هەورێر ئەوە چەپە بکەمەوە لە پاشوی طبعا پرۆگرام سازی شکل لە بەشانی زۆر زۆر باش و ئیسفادەی لەکەی. ئەگەر پارەت هەیە لە ڕووی داراییەوە توانات هەیە پارالێلی دەرمانسازیەکەش بنووسە ئەمجا پرۆگرام سازی بنووسە. لە پاشەوە پەرستاری هەیە شیکاری هەیە ئەو بەشانە ئەتوانی سوودیان لێ ببینیت. کاکە مستەفا و کاکە پشتیوان وەڵامی هەردووکمان داوەتەوە. کاکە محەممەد وتمان زانکۆڵاین ئینشاڵڵا لە سێشەم بەدواوە تەوەقعی ئەکتیڤبوونی ئەەکەین. کاکە هاوکارمان وەڵام داوەتەوە. ڕێژین سەلام ئەڵێ 52 وێژەی چی وەری ئەگرێ بەڕێزم ئەویشمان جواب دایەوە. وەڵاهی کاکە مستەفا گیان سێجا وەڵامتم داوەتەوە لە جیاتی جارێک سێ جارم وەڵام داوەتەوە یعنی نازانم سەڵتەکەی من ئەوەنە درەنگە گاتێ ئێوە یا ئەوەتانی ئێوە ئەوەنە
سەبر ناگرن تاوەکو وەڵامی پرسیارەکەتان وەرەگرن بڕوان پێ بکە 3 جار زیاتر لە 3 جاریش وەڵامی بەڕێستم داوەتەوە پێتم وتووە هەر لە سەرەتای لایفەکەشا وەڵامی بەڕێستم داوەتەوە بەخوای وتم لە ڕێبەریە نووسراوە زانکۆڵای ئەفۆن ئەو بەشی زانست کۆمپیوتەر نەنووسراوە هەولێر سلێمانی دهۆک ناوی هیچ شارێک نەهاتووە ناوی هیچ زانکۆیەک نەهاتووە تەنها نووسراوە کۆلێژی زانست کۆمپیوتەر ئەچێتەوە پرۆگرام سازی باشە ئێستا وەڵای ئەو پرسیارانە هەمووی دووبارەیە وەڵامم داوەتەوە یعنی پرسیارێکی زۆری ئەو ئەزانەمان لەدەستە چێ لەبەر ئەو دووبارانە چکا بێ هەموو تاکیدکەینەوە 100,002 شتان گۆڕیوە لە پرسیارەکانە بەڕاستی ئێستاوە کاکێرش چاوشین دەکەوتە ئەو بینەوە خەریک و پرسیارەکەی هەر بفەوتێ باران بە هەمان شێوە ینی لەبەرەوەی ئەوەندە دووبارەیە ئێمەش تەرکیز لەسەر دووبارەکان چکە زۆر بینیمانە جاری وا هەیە پرسیارمان لەو بینایە لێ ئەڕوا کاک سرود ئایتی کۆلێژی بازرگانی باشترە یاخۆد علوم کۆمپیوتەر وەڵاهی ئەو ڕۆژەش وەڵامی ئەو پرسیارەمدایەوە من هەر ئایتیەکەم پێ باشترەکەی فراوانترە هەرچەند لە بازرگانیایە بۆ ناوی علومیش گەورەیە کە تۆڵی علوم کۆمپیوتەر گاڵتە نییە ناسناوێکی هەیە و توانای بڵێن چەنەڵی هەیبەت و سامی خۆی هەیە من وەکو خۆم ئایتیەکەم پێ باشترە بەڵام ڕەنگە کەسانی شەبێت هاوڕای من نەبن بڵێنەوە علومە و کۆمپیوتەرە و ئەو بابەتانە بەڵام ئایتیەکە بە من باشترە بەڵێ کاکە هێرش چاوشین ئەڵێ 79.4 علوم کۆمپیوتەر لە هەولێر وەرم دەگرێ وەڵای خۆی ئەگەر هەڵە نەبم 80 پۆینت شتێکی وەرگرتووە علوم کۆمپیوتەر هەر بۆ دڵنیاییش سەلاحەدین علوم کۆمپیوتەر 80.5 وەری گرتووە ئینشاڵڵا ئومێد دەکەین دابەزێتە و ئاستیکە کەمتریش لە ئەوان تقریبان دەرەجەیەک دابەزێ ئەگاتە بەڕێزت ئینشاءڵڵا کاک ئەحمەد خۆشناو بزانە لێرە پرسیارەکە تۆزە گۆڕانکاری وابزانم ناوەڵا هەمان شتە 60.8 وتمانە احتیمالی هەیە وەرەگرێ ئینشاءڵڵا باران تازە وەڵامماندایەوە کاک ئەحمەد وەڵاممان داوەتەوە کاکراوکار وتمان ئەوەی پەیمانگە بێت 2 ساڵەیە و بەکالۆریۆز نییە بەڵکو دیبلۆمەدات کاکە مستەفا وەڵاهی بەڕێزم بەخوای جوابمان داوەتەوە کاک ئەحمەد خۆشناومان وەڵامدایەوە بارانمان وەڵامدایەوە شاگۆڵ ئەڵێ مامۆستا ناوچە هیچ ئەگەری پارالێک دەرمانسازی هەیە لە دهۆک خۆم لە سلێمانیم بەخوای تۆزێک زەحمەتە ئەگەرەکەی زۆر کەمە لە 150 و بخوارەوەیە کاکە بەهزاد گۆران پێمان وتی کە پەرستاری و تەکنۆلۆژیای نەوشداری و تەندروستی گشتی و ئەو بابەتانە ئەتوانێت سوودی لێ ببینیت کیتا وەڵامماندایەوە وتمان ئەوانە تقریبان لە 61 و 62 ئەوانن ئینشاڵڵا دابەزن بۆ نزیکەی 61 و ئەوەی دیکەش دابەزێت بۆ نزیکەی 6.5 و ئەوانە وەڵاممان داوەتەوە کاکە محەممەد وتمان زانکۆڵای ئینشاڵڵا لە چوارشەممە بەدواوە کیتا وەڵاممان داوەتەوە دیارە پرسیارەکانی تر دەستی بە دووبارە کرد بەداخەوە وەڵا کاکە فەقێ لە جوابی تۆم داوەتەوە بەڵام دیارە هێشتا سەوتەکەم نەگەیشتووە نازانم هۆکار چییە یا ئەوەتانی وەکوتم بەڕێستان سەبرتان نییە و ئەتانوێ ڕاستەوخۆ وەڵام بدرێنەوە کە ئەو شتە ڕوونادات چکە تۆ کە نامەکەت ناردووە هەتا من ئەموو پرسیارە جواب بدەمەوە چارەکی 20 دقەی ئەوێ لەوانەشە گوێ لە وەڵامەکەت بوو بێ ئێستاکانە داوای ئەوە بکەی کە سڕێی بەڕێزت بێ کوین ڤیدیۆ ئەڵێ مامۆستا 78 وەردەگرێت لە پەرستاری یان شکاری هەولێر 78 بە ئێواران ئەمەلی هەیە ئەگەرنا بە زانکۆڵاین نەخێر لە هەولێرە زەحمەتە ئەوانە هەمووی پرسیاری دووبارە بەناجیان ئەڵێ مامۆستا دەرەجەم 75.7 لە هەولێر چی بەشێک باشە بەشە پزیشکیەکان جگە لە پەرستاری و شیکاری و دەرمانسازی ئەتوانێت لە شەقڵاو کۆیە و
دکتۆرانەوە ئەوانە ئیسفادە لەو بەشە پزیشکەکانی پەرستاری شیکاری بکەیت و ئەتوانیت لە پەروەردەی بنیاد لە پەروەردە لە کارژێڕی و ئابووری ئەوانە هەمویان سوود وەربگریت. بەڵێ CR7PT ئەڵێ مامۆستا گیان زانستی کۆمپیوتەر هەلی کاری چۆنە؟ وەڵڵاهی یەکەوتە سەر زیرەکی و توانا و چۆنەڵی ناساندنی خۆت تا زیاتر لەناو خەڵکا بناسری ئیشت باشترە بێ. میان مازن ئەڵێ پارالێلی پەرستاری هەولێر 91.2 بووە، ئەمیش ئەوساڵ 90.2 هەیە، ئەگەر سەدا چەندە وەرگیرێ هەتا 170 ئەگەرت هەیە ئینشاءالله. وەڵڵاهی کوێی ڤیدیۆ لە زوێ وەڵامی بەڕێستم داوەتەوە، بەخوای ڕەنگە دەدەقەبێ وەڵامی بەڕێستم داوەتەوە. ئارە وەڵڵا. سەحەر شۆڕش ئەڵێ مامۆستا گیان بەڕای تۆ کۆلێژی پەرستاری بەشی مامانی لە هەولێر بۆ گشتێکی 86.3 وەرمەگرێ. مامانی 86.5 86.3 ئەگەری زۆرە ئینشاءالله تا 180 بەسەرەوەش. ئاواد ئەحمەد ئەڵێ زانیاری لەسەر پەروەردەی تایبەت 68 وەری دەگرێت. پەروەردەی تایبەت لە بنەڕەت هەیە ئەگەر هەڵا نابم. بەڵێ پەروەردەی بنەڕەت پەروەردەی تایبەتمان هەیە. معدەلی سلێمانی 65 بووە، دهۆکی 62.6 بووە. ئەگەر 68 هەبێ ئینشاءالله کێشەی نابێت بە پشتیوانی خوای گەورە. مامۆستا تکایە 96 سەدا چەند ئەگەری سەیدعەلی سلێمانی بە پارێزگا هەیە؟ وەڵاهی وەڵامی ئەو پرسیارەشماندایەوە بە ئەکیدی، بەڵام جارێ دیکەش تەمەشایەکەینەوە وتمان ئەگەری زۆرە ئینشاءالله لەورە خۆی 96.2 وەرگرتووە. ئەوانەمان هەمووی جواب داوەتەوە. کاکە مەڕوان هەر لە زوێ جوابمان داوەتەوە. کاکە هاوکار، کاک محەممەد، باران هاوکار، باران بەناس، ئەوانەمان هەمووی وەڵام داوەتەوە. کوێن بەڕێزم جارێ دیکەش وتمانەوە کە بە ئێواران ئەگەری هەیە، ئەگەر ناغێری ئێواران ئەگەری زۆر زۆر کەمە. کاکە ئەحمەد وەڵاممان داوەتەوە. کاکە هاوکار، باران ئینارە ئەڵێ گەر یاریدەدەری ددان یان پەرستاری ددان هەردوو ساڵ یەکەم بیت بەرز دەکرێتەوە بۆ تۆپەسمان؟ بەڵێ هەردوو ساڵ یەکەمی سەر ئاستی پارێزگا بیت چونکە یەک بەشیش هەیە لە هەولێرا یان لە سلێمانیا، بەڵێ بەرز دەکرێتەوە بۆ کۆلێژی پزیشکی ددان. باشە کاکە بەهزاد ماوەڵام داوەتەوە، میان مازن ماوەڵام داوەتەوە، کاکە ئەحمەد وەڵام دراوەتەوە. بەس لێرە پرسیارەکەی گۆڕیوە. ئەندازیاری بایۆمێدیکاڵ چییە و بەشێکی چۆنە؟ بایۆمێدیکاڵ ئەوانەی شارەزاییم لەسەری هەبێت ئەندازیاری ئامێرە پزیشکیەکانە لە کاتی تێکچوونی ئەتوانی چاکی بکەیتەوە و بەشێکی باشە ئەگەر ئەو بەشە بێت. باشە 96 گەری چەندی هەیە وەڵاممان داوەتەوە.
شاجوان مستەفا ئەڵێ مەرجە پ باش بنووسی نابێت کەمتر بنووسی بەڕێزم لە 49 بنووسی هەر سیستم ناینێرێت بەڵام ساڵی پار بۆ تەحسیل معدلەکان و ئەوانەی ساڵانی پێشوو بوونە ئەیانتوانی کەمتر لە 50 بەش بکەنەوە بەڵام بۆ تەڵەبەی پۆلی دوانزەی ئەو ساڵە یانواتە ساڵی پارکە تەخرج دوو یەکەم ساڵی بووبێ نەیەتوانی لە 50 بەش کەمتر پڕ بکاتەوە ئەوانە هەمووی دووبارەیە ئەحمەد مختار ئەڵێ 500 خۆ معادل 6.8 معهد ئایتی وەری دەگرێت لەکوێ بەڕێزەکەم لە زۆر شوێنە وەرێگرێت ئەگەر بەزان کۆڵانی ژۆرنێگرێت بە پاراڵی ئەواران ئەتوانی سوودی لێ ببینی بەڵێ ئەمەلی وەرگرتنت هەیە ئینشاءالله ئەوانە هەمووی دووبارەیە ئەڵێ ئەوانەی مایکرۆبایۆلۆجی چ کارێک دەکەن لە مختبەرە ئیش ئەەکەن بەڵام بەو شێوازە ڕەواجیان لەسەر نیە یان داواکاریان لەسەر نییە لەبەر ئەوەی بەشەکەیان زۆر زۆر تەرکیز لە یەک بابەتی بچووکە کات ئەوانەمان وەڵام داوەتەوە تاکە مستەفاڵێ خەتم نەبووە بەڕێزەکەم پرسیارەکەی بەڕێزت ئەوە بوو ئایا پرۆگرامسازی کاتێک لە علوم کۆمپیوتەرەوە بەرزەکریتەوە بەس لە هەولێرەوە بەرزەکرێتەوە یان لە شوێنەکانی ترەوە ئەوە پێت دەڵێن بەڕێزەکەم لە ڕێبەریە نەنووسراوە هەولێریا سلێمانی نووسراوە زانست کۆمپیوتەر بەرزەکرێتەوە بۆ پرۆگرامسازی نەناوی شار هاتووە نەناوی زانکۆ هاتووە بە پێ ڕێبەرێکە لە هەر شوێنێکا بێ ئەتوانێت باشە بەڕێزم بەو مەرجە یەکەمی سەر ئاستی پارێزگا بێ ئاگادار بە بە هیوای ئەوەی ئەم جاریان وەڵامەکە گەیشت بێت بلووەڵە چ بەشێک باشن تەڵان دەرمانسازی پرۆگرامسازی ئەو دوانە دوو بەشی زۆر زۆر نزیکن لێ زۆر زۆر سوادیان لێکەی ئەگەر ئەوانە نەبوو پەرستاری و شیکاری و ئەوانە ئەتوانیت سودیان لێ ببینی باشە کاک ئەحمەد وەڵاممان داوەتەوە باران وەڵام دراوەتەوە کاک بەزاش کە گۆڕانکار بەسەر پرسیارەکە شاد وەڵامماندایەوە کوین دوو جارمان وەڵام داوەتەوە 96 ناگەریاویشمان وەڵام داوەتەوە ژمێریاری زمانی ئینگلیزی ئایتی بازرگانی کامیان بۆ کەس باشە بە ڕیزبەندی ئەڵێم ئایتی بازرگانی ئینگلیزی ژمێریاری باشە ئایتی ئینگلیزی ژمێریاری ئەوە ڕیزبەندەکەی بەڕێستە باران بەناسخان وەڵامماندایەوە ئەوانەمان وەڵام داوەتەوە باشە ئەوانە کاکە فەقیڵێ سڵاو عەلەیکوم بە وەڵڵە جۆرماندایە وتمان مادا هەشتاویەکە مەحەد پەرستاری ئینشاءڵڵا وەرتەگرێ وتمان ئینگلیزیەکەش ئەمەلی وەرگرتنەتەوە کاکە فەقی باشە کیمجینیەڵێ لە پەیمانگەی هەولێر بە خۆڕایی وەرمەگرێ بۆ وێژەی لە 50 من لەو لایڤە ڕۆیشتم بوو ورەگوێم لێ نەبوو تکایە وەڵام وەڵا یەکەم جارە وەڵامی جەنابەت بدەمەوە ئەگەر لە لایڤەکەش ڕۆیشتبێتی ئێستا گەڕابێتەوە زۆر زۆر باشە بەڕێزەکەم 57 ناتوانێت بە زانکۆڵاین واتە بە خۆڕایی تەقدیم بکە ئللا دەبێت بە ئێواران یان بە پارالێل تەقدیم بکواتە ئللا بێ بە پارە بخوێنێ وەڵاممان داوەتەوە باشە سلێمانی ئەوانەمان هەمووی جواب داوەتەوە
هەستا ئەوە پرسیارێکی زۆر لەو جاوە لەبەردەستمان بۆمان هاتووە و لەبەر پرسیاری دووبارە نەمانتوانیوە وەکو پێویست وەڵامی بدەینەوە. لە پرسیارە نوێیەکان لە کاکە محەممەدەوە دەست پێکەین. محەممەد نەوزاد تەندروستی کۆمەڵ چییە و دەتوانانی وەکو پەرستار ئیش بکەیت؟ تەندروستی کۆمەڵ لە پەرستار زۆر باشترە. ئیشەکانی لەبارەی چاودێری خێزان، هەڵمەتەکانی کوتان، چاودێریکردنی بازاڕ، پێدانی ڕێنمایەکان، ڤاکسین، ئەو بابەتانە هەمووی ئیشی ئەوە قانونیان لە پەرستار باشترە، بەڵام نازانم نانی لێرە هەموو شتەکان تێکەڵاون ڕەنگە بتوانێت کێشەی نەبێ ئیش بکات. ئۆشار سەعید ئەڵێ مامۆستا ئەندازیاری تەلارسازی لە دهۆک ئەگەری هەیە 92 وەربگرێت. تەلارسازی لە دهۆک 92.5 وەرگرتووە. ئینشاءڵڵا ئەگەری وەرگرتنی ئەبێت بە پشتیوانی خوای گەورە لە دەوروبەری 180 ئەگەری هەیە. دینا ئەڵێ 95.667 لە سلێمانی ئەگەری سەیدەلەی زانکۆڵاینی هەیە. ئینشاءڵڵا هەتا نزیکەی 175 ئەگەری هەیە. مامۆستا جواب 92.66 زانستی ئەگەری زانکۆی سەرکردنی سلێمانی هەیە بۆ پارالێلەکەی بە ئەگەرێکی کەم، هەرچەندە ساڵی پارالێلەکەی بەرزتر بووە، بەڵام بۆ زانکۆڵاینەکەی زەحمەتە. پولێ شیکاریان پەرستاری ڕوونی بکەرەوە. وەڵڵاهی تەوان هەرشان وەکو یەکەن ئیسفادەیان لێکەیت، بەڵام بە قەناعەتی من بۆ کۆلێژ شیکاری باشترە لە پەرستاری. 69 علوم کۆمپیوتەری هەڵابجە وەرمەگرێ. علوم کۆمپیوتەری هەڵابجە ساڵی پار 62.9 وەرگرتووە. بەڕێز 69 بێ ئینشاءڵڵا وەرتەگرێ. بانو ئەکرەم سەڕیوەتەوە، ئەوانش دووبارەن. کاکە حەسەن ئەڵێ 96.8 پزیشکی گشتی وەرم دەگرێ. 96.8 بۆ پزیشکی گشتی ئەگەر سەر بە هەولێر بیت لە کۆیە یعنی ئەمەلێک هەیە، ئەگەر سەر بە سلێمانی بی لە گەریمیان ئەمەلێکت هەیە، ئەگەر سەر بە دهۆکیش بیت لە دهۆک و زاخۆ ئەگەرت هەیە ئینشاءڵڵا، ئەگەر نا پارالێلەکان نزیکە لێتەوە. وەڵڵاهی بمبورە کاکە دیار معلوماتی دەقیقم لەسەر پلانسازی شار نییە، هەرچەندێک وەکو تەلارسازی باسیەکەن، بەڵام هەتا ئەوایلەکانی مەعهەد تەلارسازی دەچێتەوە ئەوێ، بەڵام بڕوا بکە معلوماتی وردم لەسەری نییە، نازانم چۆنە. تەندروستی کۆمەڵ چێ و دەتوانێت وەکو پەرستار ئیش بکەی؟ وەڵامماندایە کاکە محەممەد نەوزاد. شۆخان باعیس ئەڵێ مامۆستا 97.1 پزیشکی داموەری دەگرێ. وەڵڵاهی جا ئەو دەرەجەیە ئینشاءڵڵا بۆ توبعام حەزمان پێیە بێتەوە، نەک پزیشکی دەدان، بەڵام بۆ پزیشکی دەدان لە هەر سێ شارەکەیە مشکلە نییە ئینشاءڵڵا. ئەومان جواب داوەتەوە. کاک محەممەد جواب دراوەتەوە. ئیلاف ئیلاح ئەڵێ 59.6 دەروەردەگرێت لە هەولێر و شەقڵاوە. بەڕێزەکەم بە پارالێل و بە ئێواران لە ئایتی، لە کارگێڕی کار، لە سیستەمی زانیاری کارگێڕی، لە بازاڕگەری، لە گەشت و گوزار، بیناکاری، تەلارسازی، لەوانە بە پارالێل یان ئێواران ئەتوانی چ بەبگری ئەوەی ئێوارانی هەبێ. باشە. ئەڵێ 65 پارالێلی یاسا وەری ئەگرێت لە هەر شارێک بێ، کێشە نییە بۆ کەسێک سنووری سلێمانی بێ. وەڵڵا خۆی کێشەکە ئەوەیە کە لە سنووری سلێمانیت بەرزترین دەرەجەکان لە سلێمانین بەداخەوە، هەموو ساڵێک کەمترین کۆنەمرە کە لە سنووری سلێمانی وەرگیرابێت 73.9 بۆ بە پارالێل لە ڕاپەڕید. باشە بەڕێزم، ئەگەرت زۆر کەمە. لا وەڵاممان داوەتەوە. بەڕێز شتمان لە سڕکردن ئەمەلت کەمە، تەنانەت بە پارالێلیش. دینە فەریدون 95.6 ئەو وەڵامماندا. ئیلافخان دووبارە پرسیاری دووبارە دەستی پێکردەوە بەداخەوە.
پرسیار دووبارانە زۆر زۆر خراپە. هیشام ئەڵێ بەڕێزم 58 پەیمانگە پزیشکیەکان پارالیلیان ئێواران هیچ بەشێک ئەگەری هەیە وەرمگرێ بەداخەوە نەوەڵڵا ئەگەری زۆر زۆر کەمە. ئەلفا ئەڵێ مامۆستا پارالی ئایتی پەیمانگە بۆ دوکان و هەڵابجە و سلێمانی ئەگەر هەیە چەندێک دابەزێت؟ تەقریبەن ئەگەری دابەزینی 1 دەرەجە لەو شوێنانە هەیە. پینگ ئەڵێ 53.14 لە عەلمی چ بەشێک وەری دەگرێت؟ بەڕێزم ئەوە دەبێت چاوەڕێی ئەو بەشانە بکەیت کە پڕ نابنەوە، دەبێت چاوەڕێی ئەوە بکەی، یعنی ئەو بەشانە پڕ نەبوونەوە فۆرمی ڕاستەوخۆ تەوزیع کرا بتوانیت سوودیان لێ ببینیت. ئانیا ئەڵێ پەرستاری زانکۆ کوێ ئەگەری وەرگرتنی هەیە؟ 90م هەیە لە سلێمانی. وەڵڵاهی لە ڕاپەڕین ئەگەری تا ڕادەیەک هەیە پەرستاری لە ڕاپەڕین 92.6 بە پارالیلەکەی ئەگەری هەیە لە سنووری سلێمانیان. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پارالیلەکەی 92 تۆزێ ئەرکەکەی قورسە، بەڵام لە ڕاپەڕین بە پارالیل ئەگەری هەیە ئینشاءڵڵا. کاکە محەممەد نەوزاد ئەوانە هەموویمان جواب داوەتەوە. بەڕێزانم بمان بورن، هەم بەهۆی ئەوەی کە وەختەکەمان تەواو بوو ئیلتیزاماتی ترمان هەیە، هەم بەهۆی ئەو پرسیار دووبارانە و نەمانتوانی وەکو پێویست لە خزمەتی هەموو لایەکا بین. ئینشاءڵڵا هەوڵەدەین ئەم ماوەیە شەوانە لە خزمەتتان نابین بۆ ماوەی 1 سەعات، بەڵام تکایە سەبرتان هەبێ کاتێک کە پرسیارەکەن چاوەڕێی جوابەکەی بکەن، دڵنیابن لەوەی هەموو پرسیارەکان وەڵامە دەینەوە. ئەگەر ئەو هەموو دووبارەی وتیان نەبێت چکە بەڕاستی ئەو هەموو دووبارەی واکات هەم کاتمان لێبا هەموو پرسیارێکی زۆرمان لەدەستەدات و دڵی زۆر لە بەڕێزانمان لێ ئەڕەنجێڵێ بۆ وەڵامی ئێمە نادەنەوە. وەڵاهی ئەوەی بۆمان بکرێ وەڵامە دەینەوە ئینشاءڵڵا لە ڕۆژانی داهاتووش لەگەڵتانە بەردەوامە بین بە هیوای سەرکەوتنتان. سوپاس بۆ ئەوەی ئەم ماوەیە لەگەڵمانە بوون.